ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێز لە پرسی بەهێز پێتان دەگەمەوە. ڕاستیدا لەم هاوکێشە گەرم و ناهاوسەنگەی کە لە سەر ئاستی ئیقلیم و جیهان هەیە، خۆ پاراستن یان گرتنەبەری سیاسەتێکی هاوسەنگ زۆر گرنگە و کارێکی قورسیشە. ئایا هەرێمی کوردستان لە نێو هاوکێشە گەرمەکانی ئیقلیمی و جیهانیدا دەتوانێت سیاسەتێکی هاوسەنگ پیادە بکە و هەر دەشبێ ئەو سیاسەتە پیادە بکە لە کاتێکدا کە هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەوڵەتی عێراقدایە و ناتوانێت سیاسەتی دەرەوەی خۆی بە سربەخۆیانە بکە. هەندێکیش دەڵێن نەخێر هەرێمی کوردستان بەو تایبەتمەندی کە هەیەی دەتوانێت سربەخۆیانە سیاست بکە و هاوسەنگی لە نێوان وڵاتان لە سەرئاستی ئیقلیمی و جیهانیش بێنێتە ئاراوە. گفتوگۆ لەسەر داڕشتنی سیاسەتێک دەکەین، سیاسەتی هاوسەنگ لە کوردستان لە هاوکێشەی ئیقلیمی و جیهانیەکان بە میواندارەتی هەریەک لە بەڕێزان بارام مەجیدخان توێژەر زۆر بەخێربی، هەروەها ئەنوەر حسێن نووسەر و ڕۆژنامەنووس بەڕێزشتان بەخێر بێت. کاک بارانبار لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئێمە چەند نمونەیەک لە بەردەستمان هەیە لە نمونەی وڵاتانی وەکو عمان، سەڵتەنی عمان یان وڵاتێکی وەکو سویسرا دەڵێن توانیوانە هاوسەنگی ڕابگرن لە هەموو ئەو معادلات و هاوکێشە جیهانیانەی و ئیقلیمیانەی کە هەن. جەنابیشت دەتوانی باشتر بۆمان ڕوون بکەیتەوە لە نێوان دوو دەستەواژەی هاوسەنگی ڕاگرتن لەگەڵ بێلایەن بووندا جیاوازیشی زۆری هەیە. لەم دۆخەی ئێستای جیهاندا دەتوانرێت وڵاتان سیاسەتێکی هاوسەنگی وا پیادە بکەن کە نەکەونە و کێشە و ململانەیەی لە نێوان وڵاتانی تردا دروستە بن؟ بەڵێ، پرسیارەکەی جەنابەت زۆر گشتگیرە، ینی پرسیارێکی گشتگیر و فراوانە بۆ جوابی ئەو بابەتە بینەوە. ئێمە ئەگەر مەبەست لە بابەتی هاوسەنگی بالانس ئۆف پاوەر بێ، ینی ڕاگررتنی تەوازوناتی نێودەوڵەتی، ئەم شتە ئیشی لەسەر ئەکرێ، ینی فاکتێکی بەهێزە لە بەڕێوەبردننی سیاسی نێودەوڵەتیە لە دنیا. ئێمە لە سیاسی عالەمیشا لە بەردەم دوو سکوڵی گەورەیان، دوو مەدرسەی گەورەین، مەدرسەی ڕیالیستەکانن و مەدرسەی لیبرالەکانن بۆ ئیدارەدانی چه نزومی منطقی، یان چه سیستەمی بەڕێوەبردننی منطقی و ناوچەی، چه سیستەمی عالەمی. ئەمە مناقەشاتی ئەکادمی وردی لەسەر ئەم بابەتانە ئەخرێتە ڕوو. ئەوەی کە هەیە سکۆڵی ڕیالیزم کە زیاتر کۆماریەکان لە ئەمریکا ئیشی لەسەرەکەن، ئەم سکۆڵە زیاتر بازە پاوەرەکە، زیاتر بازە هێزەکە بۆ یەکلاکردنەوەی منازعات و کێشە نێودەوڵەتیەکان. لە هەمان کاتە بەرژەوەندی وڵاتان ئەخاتە ڕوو، بەرژەوەندی وڵاتە گەورەکانی دنیا و پاراستنی ئەو مەسلحەتانەیە لە پێناو دروستکردنی ئەمنیەت و سکیۆریتی بۆ سیستەمی عالەمی. بەڵام بە مقابل ئەمە ئەم با بڵێن پاوەریستانە، ئەم هێزخوازانە لە سیاسەتی عالەمیە، سیاسەتی لیبرالەکان هەن، یا بە واتایەکتر سیاسەتی نیۆلیبرالەکان هەن بۆ بەڕێوەبردننی عالەم. ئەمانە زیاتر فۆکۆسیان لەسەر مەسایلی حقوقی ئینسانیش هەیە، لەسەر مەسائلی ژینگە پارێزی هەیە لە عالەمە، لەسەر تەوازوناتی سیاسی، ینی ئەو کاراکتەرانی کە دەوڵەت نین لە عالەمە ئەوان ژەتوان چ تەسیر و ڕۆڵ و کاریگەریەکیان هەبێت لە سیاسەتی عالەمی و لە سیاسەتی منطقەیە. باشە، بۆ کوردستان کە کوردستان هێشتا دەوڵەت نییە، ڕاستە پێگەیەکی هەستیار و گرنگی هەیە، بەڵام یەکێک نیە لە دەوڵەتە بەهێزەکان کە خۆی بخاتە نێو ململانەکانەوە، هەم بتوانێت فاکت دروستکە و هەمیش کاریگەری لەسەر ڕووداوەکان هەبێ. پێدوانیە بۆ کوردستان باشترە بە جۆرێک هاوسەنگی پارێزێ وای لێنێت هەر بەردێک لە ناوچەکە بکەوێتە خوار و بەرسەری کورد بکەین. ئێمە کە لە بازە کوردستانەکەین کە بازە هاوسەنگی هێزەکەین، مەبەستمان هەر وڵاتە گەورەکانی دنیا نییە. تەجەموعاتی بچووکیش، کیاناتی سیاسی بچووکیش ئەتوانن لەو گەمەیە بەشدار بن کە گەمەی پاراستنی هاوسەنگیە. من بە قەنەعاتی خۆم کوردستانی خۆمان متەئسیرە بە سێ فاکتی زۆر سەرەکی کە بە تایبەتی لەم قەیرانانەی کە ئێستا لە ئارایە، ئەم سێ فاکتە کاریگەری ڕاستەوخۆیان بەسەر بەڕێوەبردننی ئەدای سیاسی ئەم هەرێمەوە هەیە. یەکەمیان بابەتی عێراقە. بابەتی عێراق
پەیوەندی ئێمە لەگەڵ بەغدا ئەو گۆڕانکاریانەی کە بەسەری هاتووە تا ئەم نقطەیە کە ئێمە لێی وەستاوین ئێمە لە محەڵەیەکین کە بێ عێراق وەکو سیادە و سەروەری خۆمان سیر بکەین. مەسلەی ئێران دراوسەی هەرێمی کوردستانە، مەسلەی نایتپۆرینگ، مەسلەی سیاسەتی حوسنی دراوسەتی، ئەمە فاکتێکی جوگرافیە وەکو تورکیا کە ئێمە ناتوانین خۆمان لەم فاکتە لا بدەین. سێمینی مەسلەی هاوپەیمانانە بە ئەمریکایشەوە، ئەمانە هاوپەیمانی ئەمن. هەر ئاراستەیەکی سیاسی لە کوردستان، هەر جوڵەیەکی سیاسی لە کوردستان ئەگە متەئسیر نەبێ بەم سێ عاملە لە کات و ساتی ئێستاە و وردەکاری و تەفاسیل و دیتێڵی ئەم سێ فاکتە لە بەرچاو نەگرێ، پێم وایە سیاسەتێکی واقعیانە نابێ. بۆ نمونە نزاع و کێشە و ململانێ لە بینی ئەمریکا و لە بینی ئێرانە هەیە. ئەم کێشە و ململانیانە هەرێمی کوردستان بە تەنها ناتوانێت وەکو لایەنگرێکی ئەم کێشانە خۆی عرسکا و تەڕەحکە لەبەرەوەی سەر لەسەرەوە هەیە کە سەنگانی چاودێران دەڵێن بە تایبەتی لەم کێشە گەورەی کە هەفتەیەکە لە نێوان ئەمریکا و ئێران هاتوۆتە ئاراوە بە قورسی، هەرێمی کوردستان ئەدایەکی باشی هەبووە، توانوێتی هاوسەنجێک ڕابگرێت لە نێوان بەغدا، تاران، واشنگتۆن و خۆی نەگلێنێت لە مەسلەی ئەگەرچی موشێکی شیشکەوتە هەرێمی کوردستانەوە. پێم وایە بەکارهانینی کەلیمەی هاوسەنگی تۆزێ لە قاموسی سیاسی ئەمە وابزانم بەکارهانینەکەی زۆر مواسیر نابێ، ینی ئەمە بەتایبەتی لە دوای ئینتیفاڵزۆ ئەمە مصەلەحاتانەمان بەکارهانی، بەڵام دۆخی سیاسی ئێستا حەقی ئێمە بیر لە دەسەواژەی تر بکەینەوە بۆ ئەو شتە. بۆ نمونە ئێمە کە بازەکەین بازە خصوصیەتی هەرێمی کوردستانە بێ بکەین، حتا لە ئاخرین قسەکانی کە سەرۆک وەزیرانی عێراق باسی کرد ئەم هەرێمە خصوصیەتی خۆی هەیە، ئەبێ دەستکاری ئەم خصوصیەتانە نەکرێت، لەبەرەوەی ئەم هەرێمە بارگاویە بە مەسائلی نەتەوەی، ئەم هەرێمە بارگاویە بە مەسائلی ئیتنیکی، ئەم هەرێمە بارگاویە بە مەسائلی مێژووی خۆی. ئەی ناوەکو ڕاگررتنی باڵانس و تەوازوناتی هێز ئێمە ئەو سەنگە سیاسیە بەهێزەمان نییە، نەبتوانین ئەدای سیاسەتی ئێرانی لە منتیقەکە بگۆڕین، نە ئەدای سیاسەتی ئەمریکیەکان لە منتیقەکە بگۆڕین. ئێمە توانین فەهمێکی کوردی لە بابەتەکە عرض بکەین، بەڵام چه وڵاتە زلهێزەکانی دنیاش ئەبێ خصوصیەتەکانی ئەم هەرێمە لە بەرچاو بگرن کە وەکو ئاماژەم پێدا ئێمە ئێران دراوسێمانە بەغایش سیادەی ئێمە، ینی هەندێک سیاسەتەیە لە دۆخی ئێستاە ئێمە هەرێمی کوردستان بە تەنها ناتوانێت بڕیاری لەسەر ئاسمانی عراق بدا، ناتوانێت بڕیار لەسەر جێشی عراقی بدا، ناتوانێت بڕیار لەسەر مەسلەی شەڕ و ئاشتی بدات. ئەمانە هەمووی ئەو چەمکانن کە چەمکی سیادی لە عێراقا، ئێمە لەو چوارچێوە لە قاڵبی عێراقا خۆمانە بینینەوە. باشە کاک ئەنوەرحسەن لای بەڕێستان، یعنی هەرێمی کوردستان بۆ ئایندەشی بۆ ئەوی بمێنێتەوە بگاتە پێگەیکی بەهێز لە پاشە ڕۆژدا، خۆی لە چی لابدا بۆ ئەوەی ئەم هاوسەنجیە بپارێزێ؟ لە کاتێکیشدا وەکو کاک بارامەجید خان وتی خۆی ینی لەژێر کاریگەری گەورەی هەم ئیقلیمی و هەم نێودەوڵەتیدا هەیە. بۆ نمونە دەڵێن کوردستان زۆر خۆی نەخاتە بەرچاو لە مەسایلی ئەنەرژی، بە تایبەتی مەسلەی پەترۆڵ دەرهێنان، واتە پارە نەبێ بە وڵاتێک کە چاوی لەسەر بێ و دەوڵەمەند بێت لە مەسەری پارە و داهاتە. دووهەم پاوەرەکەیەتی کە هێزی ئەوەندە زۆر نەکات کە تەکلیفی لێ بکرێت مشارەکە یان سەنگەربەندی بکە لەگەڵ وڵاتانی ئیقلیمی یان نێودەوڵەتی لە دژی وڵاتی تر. خۆی لە چی لابدا هەرێمی کوردستان باشە بۆ ئەوەی بتوانێت بەردەوام بێت لەسەر پاراستنی هاوسەنجی؟ زۆر سپاس. لە ڕاستیە پێم وایە ئەوەی کە زۆرتر خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو هەلوو مەرجە ناوچەی و نێودەوڵەتەی کە جەنابشت و کاک بارامیش باسییان کرد زۆر دروستە. خۆی لە ڕاستیە هەرێمی کوردستان لە دوای 1990ەوە بۆتە دیفاکتۆ لە منتقەکەیە و ئەم دیفاکتۆی لەژێر لەلایەکەوە لەژێر هەژمون و هەیمەنەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و وڵاتانی یەکێتی ئەوروپا توانیوێتی تا ڕادەیەکی باش خۆی ڕاگرێ و ئەوان هەتا ئێستاش بە نظری من دەستێکیان پێوەیەتی وایانەوێ بیپارێزن، ڕەخمی ئەوەی ئەکرا مەسەلەن ئەو خاڵە نێگەتیفانەی ئەوان لەسەر هەرێمی کوردستان هەیەە باشتر بێ. مەسەن لە چەند ساڵی ڕابردوودا ئەوان فۆکەسیان لەسەر هەندێک خاڵی نێگەتیفی هەرێمی کوردستان بووە کە پێیان وایە نابوو بێ. مەسەلەن
داخستنی پەرلەمانی کوردستان کەوان پێیان وایە ئەوانەڵەن ئێمە لە دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستانەوە ئێمە بەهەنگەشە بۆ جێکەوتنی دیموکراسیەکان توانین سەر دیاری بکەین بڵین ئازادی سیاسی پێدانیان گەشە پێدانی دیموکراسی بڵێ ئەگەر مەسلەی نەوت مەسلەی نەوت یەکێکە لەو ئەوەی کە جەنابەت باست کرد بە نظری من هەرێمی کوردستان لەنا ئەو پاوەرە منتقەیانیەکە هەیە هەندێک لێکۆڵینەوە دراساتی گەورە ژەڵەن لە مستەقبەلە بەهێزەکانە خۆن یان پلیشێنەوە ئێمە ئەو پاوەرەمانی ئەو پاوەری کە لە هەرێمی کوردستان هەیە زۆرتر نەوتە کە بەداخەوە قسەکەەوەی ویستم ئەوە بڵێم باش بەکار نەهاتووە و نەیتوانیوە ئەمە وەکو ئەوەی کە مەسەلەن لە قەتەری بینی قەتەر بەوەی کە وڵاتێکی بچووکە بەو مەسەلەن ئەو گەلە کۆمەکەی ئێستا لە منتەقەیە لە سەرەتی بەڵام پاوەری ئابوووریەکە هێندە بەهێزە ناتوانن مەسەلەن کۆنتترۆلی بکەن ئەوەی کە جەنابشت باسکە مینشینی عمان هەم پاوەری اقتصادیەکەی و هەم ئەو خۆگونجانێ لەگەڵ منتەقەیە وای لێکردو بێت بە چەقی بەشێک لە دیبلۆماسیەتی منتەقە تەنانەت بۆ ڕێخستنی دانووسانی پەیوەندی نهێنی نێوان ئیسرائیل و تاران یا بە نسبە ئەمریکەکان و ئێرانیەکان مەبەستمەوە لە بەداخەوە لە هەرێمی کوردستان کەیسی نەوت چ شەفاف نەبووە و چ گلەی و ناڕزایەتی لەسرە و نەیتوانیەوە مەسەلەن بیخاتە خزمەتیەوەی کە هەرێمی کوردستان ئارامترکە و مەسەلەن بارودۆخ و دارایی خەڵک باشترکە و تەنانەوەی کە بەشێکی زۆری تەرخان کرێ بۆ بەهێزکردن و تەقوێکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بە نظری من ئەوە خاڵێکە بەڵام ینی لە پرسیارەکەشمە ئەوە وڵات کە بەهێز بوو دەبە شەڕکە دەڵێن سوید بۆیە تاکوێسە نەچۆتە هیچ جەنجەکەەوە لە بەری سوپای نییە بەڵام وڵاتێکیشە پێشکەوتوترین فڕۆکە جەنجەکانی ئەمریکا ئەو دروستیەکانی وەکو با بڵێن بچم و کۆکردنەوەی ماچینە ئەوانەکانی بەڵام نەچۆتە جەنگەوە ئەگەر هێزت هەبوو دەبێ بەکاری بێنی یعنی بۆ ئەوەی هەرێمی کوردستان بە هاوسەنگی بمێنێتەوە لەم ناوچەیە وتمان دەکرێت بڵین خۆی نەکاتە هێزی گەورە هەم ئابووری و هەمیش هێزی چەک با بڵین پاوەری چەک لە ڕاستیە هێزی پێشمەری کوردستان هێزێکی زۆر گەورە نیە بە هەموو حساباتانێکایە تۆ حساب کە 120,000 بەڵام هەشتی شعبی دوێنێ دروست کراوە مەسەلەن بە ئەجێندای ئەملاولە زۆر لەوە بە ئیمکانەتر زۆر بەڵام عێراق و سەرەکانی خۆشیان بەڵام قسەکەوەیە کە کاک بێت مەسەلەن نەک ئەوەی کە هیچ هێزێکرد نەبێت کە تۆ ڕوبەڕووی گروپی تیرۆریستی وەکو داعشە بێ و گروپی تیرۆریستی هێزی گەورەت نەبێت ئەخە هێز هەرێمی کوردستان ناتوانێت ئەنی مەسەگە مەبەسە لە هێزی گەورە بێ بە هێزی ملیۆنی و نیو ملیۆنی هەرێمی کوردستان هەرگیز ناتوانێت نەوەی ئیمکاناتی هەیە نەوە ڕەنگە ئەو دەرفەتەشی پێ بدرێ و نەوەی بۆشی ئیدارادرێ ئەم هێزە گەورە ئەم هێزەی هەیە لە دنیاە مەسەلەن دیقەت بە ئەمریکا لە هەرێمی کوردستان هەیە کاک بەهێز لە هەندێک دەوڵەتی تریش مەسەلەن لە سۆمالیلان لیشکە هاوشێوەی ئێمە دەوڵەت نییە هەرێمە لە سۆمال جیابەتەوە و مەسەلەن لە بیابانی مەغریبیش بە هەمان شێوەیە ئەم هێزە تەنانەت ئیداری وڵاتەکەیدا پاراستنی وڵاتەکەیدا بەڵام بە نظری من قسەکەەوەنی ئێمە ئەگەر مەسەلەن هەر هیچ هێزێکیشمان نەبێت تەنها هێزێکی مەدەنی بۆ پاراستنی دام و دەستگاکەمانوان هەیە وەکو ڤاتیکان بەڵام ئەو مەترسیانی کە لە منتەقەکە لەسەر هەرێمی کوردستان واد لەیەکا کە تۆ هێزت هەبێ بۆ پارێزگاری لە خۆت چ تورکیایە چ ئێرانە چ حەشدی شعبێت چ داعشە مانە قسەکەش کاک بێ زانی گرفتە سەرەکیەکە چیە گرفتەکەوەیە لە منتەقەکەیە ئەم وڵاتانی کە کوردستانیان بەسەردا بەشکراوە و ئێمە مەحکومین بە بارودۆخێکی جوگرافیا و جیۆپۆلۆتیک لە منتقەیە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە ئەمان هەمیشە بەداخەوە ئەوان هەمیشە ئێمە بە هەڕەشازان بۆ سەر خۆیان کە لە ڕاستی ئەوانە ئەوان هەمیشە پێیان وایە ئێمە هۆکارە بین بۆ بەشبەشکردنی خاکەکەی ئەوان بۆ پارچە پارچەکردنی ئەوان و ئەمە تێڕوانی جیاوازیشەیە ئەبێ ئەم مەفهومە ینی ئەم تێڕوانی نەش لای ئەوان بەکردەوە بە سیاسەتی هاوسەنگ بسەلمێنرێ یعنی من بۆی هەردوو بەڕاستیشتان بەشدار بوون ئەم پرسیارە بۆ هەردوو بەڕێستان دەڵێن نابێ سەرکردایەتی سیاسی کوردستان لەم دۆخە زۆر هەستیاری کە ناوچەکە و جیهانی گرتوتەوە کۆمەڵێک سەرکێشی بکە جۆمان لە کۆمەڵە دەنگ بوو لەم ینی شەڕکەوتنە عێراقەوە یەکسەر دیسانەوە دەوترا باشترین هەل لە ئێستاداوە ڕفراندۆم بکەین و لە عێراق جابینەوە پرسیارەکەی منەوەی دەکرێت سەرکێشی بکەین بەم جۆرە بڕیارانەوە یان جارێ هەتا ئەم هاوکێشە تێک چڕژاوە لە ناوچەکەدا ئارام دەبێتەوە لە سەر ئاسین و دەوڵەتی ئارامە بێتەوە کورد سەرکێشی نەکە
وڵا خۆی لە ڕاستی ئەوەی جەناب دروستە مەسەلەن ئێمە هەرسێکیشمان وەتەنان بەشێکی زۆری خەڵکی کوردستانیش لەگەڵ سەربەخۆی و ڕیفراندۆم و مافی چارەی خۆنووسینی خەڵکی کوردستانە بەڵام قسەکەی کاتی خۆشی گرفتێک هەبوو گرفتەکەەوە بوو کە ڕیفراندۆم حەقی مەشروعە و ئەمە پرۆژەیەکی حەقی بێ ئەم لە بەڵام قسەکەی کاتەکەی زۆر کەس مەسەن لە سەرکردایەتی سیاسی کورد و بەداخەوە یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان هەندێک لە یەکێتی نەبێت کە مخالی بوون بەڵام هەردوو لاوەکو دوو هێزی سەرەکی و بەشێکی زۆر هێزی سیاسیەکان تاییدی ڕیفراندۆمیان کرد کاتەکەی باش نەبوو مەسەلەن کاتەکەی بۆ باش نەبوو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپاوتیان لەم هەلومەرجەکەی لەبارنەوە پێم وایە بەشێک لە ئیمتیاز و دەستکەوتی زۆریشمان لە دەست چوو و ئێستاوی کە جەناب بدێڵی هەندێک لەو نەغمانە بە نەزەری من زۆرتر عاتفیە و پێی وابوو مەسەلەن مادام قاسمی سلێمانی کوژرا و شەڕێکی سادە لە نێوان ئەمریکا و ئێران هەیە هەموو منتەقەکە بە قازانجی پرسی کورد و ڕیفراندۆم و سەربەخۆییە لە کاتێکە لە ڕاستیە کاک بەهێز ئەو دەوڵەتانەی کە باسی دەوڵەتی تازە بکەم لە دوای نەوەیەکەوە لە دوای ڕوخانی دیواری بەرلین گلاسنۆس و پرۆتریستیکاکەی یەکێتی سۆڤێتەوە دروست بوون هەلومەرجێکی مەوزوعی نێودەوڵەتی هاتە پێشەوە مەسەلەن 15 دەوڵەت لە یەکێتی سۆڤێت جیابێتەوە ئەلیتریا لە ئەسیوپیا جیابێتەوە تەیموری خۆرهەڵات جیابێتەوە هەلومەرجێکی مەوزوعی بابەتی گرنگ هات بۆ پێشەوە وای کرد بە دەخالەتی ئەو وڵاتانە مەسە ئەو هەموو وڵاتە لە یوگسلافیا بێتە پێشەوە چکۆسلۆڤاکیا دابش بێ بە نەزەری من ئەوەی کە دەوڵەتی کوردیا ئەوەی کە تۆی گەرمکردنەوەی ڕیفراندۆم لەم کاتەیە پێم وایە تێگەشتێکی زۆر واقعی نییە بۆ هەلومەرجەکە و زروفە مەوزوعی بابەتێکی نەخوێندوێتەوە و هیچ مەسەلەن ئیشارەیەک و وەسیز مەسجێکیش نەبوو لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە بۆ ئەوە و ئەگەر بە نەزەری من هەندێک جار کاک بەهێز بۆ ئەسلی مەوزوعی ناونیشانی بابەت هەندێک جار سەرکردایەتی سیاسی کورد مەسجەکان و دانووسانەکان و مەسەلەن هاوکێشە سیاسی ناوچەی نێودەوڵەتەکان باش ناخوێنێتەوە زۆر عاتفی بیرەکاتەوە و مەسەلەن وەکو تەنانە نەیتوانی وەکو میرنشینی عمانیش بیرکاتەوە لە هەندێک مۆزوعی کە میرنشینێکی زۆر بچووکە بە نەزەری من سەر ڕای هەموو ئەوانە کاک بەهێز بۆ خۆشتان زان بارامیش زانێ ئێمە لە ماوەی ڕابردوودا خطابێکی یەکگرتووی وازەحمان نەبووە ڕوو ئەو بۆ مەترسیانە ڕوو بە استراتیژێکی یەکگرتو خطابەکەمان یەکگرتو نەبوو بە تایبەتی باسی دوێزەکەکەم ئەو خطابەکە یەکگرتو نەبووە و مەسەلەن نەیتوانیەوە کۆنتترۆلی ئەو کێشە و گرفتانی ناوخۆی هەرێمی کوردستان بکە و هەر ئەمەشە جاری وایە ئێمە مەحکومین بەوەی کە ئێمە ئەوەی کە ئەو هاوسەنگی کە ڕامانگرت و ئاوایە بەشێکی لەگەڵ تورکایە بەشێکی ئێرانە کە لە کاتێکە بە نظری من هیچ کام لە دووڵاتە تا ئێستا وەکو دۆست حساب بۆ ئێمە ناکەنەوەی کەوتم ئێمە گوایە مەترسین لەسەر کە لە کاتێکە مەسەلەن ئێمە ئەوان مەحکومن بەوەی کە هەر کام لەو وڵاتانە بەشێک لە خاچ کوردستانیان داگیر کردووە و ئێمە مەحکومین بۆی کە دۆستی کوردەکانمان بین لە تورکیا لە سووریا لە ئێران ئەوان بەدەق زۆر باشقی ناخێن کاک بەرامەجی خات دیسان دێمەوە سەر ئەوە ینی پێم وایە سەرکردایەتی سیاسی کورد لە نێو ڕووداوە گرنگەکانی جیهانە ئەژی بەڵام زۆر قوڵ نییە تیاندا ینی لە شێوازی کات بە تایبەتی بۆیە سیاسەتی گرتنەبەری سیاسەتی هاوسەنگ زۆر گرنگە. بۆ نمونە لە کاتێکدا ئێمە ڕیفراندۆممان کرد کە ئەمریکا و ئێران بۆ خۆیان ساغ نەبوو بوونەوە شتا لەسەر شێوازی ئەو عێراقی کە دەیانوێت چۆنی لێ بکەن ئێمە ئەمانویست فاکتێک دروستکەین و بڕیارێک لە مەسەلەی عێراق بدەین. پێشتر کورد هێشتا بە تەواتی خۆی باش نەناسی بوو دەیانوت ئەگەر ئێران یەک تەداخل لە هەرێمی کوردستانە بکە ئێمەش لە کرماشانێکین دەست بۆ کەرکک بەرن دەست بۆ ئامەد و دیار بەکرەوەین دەست بۆ لە ئێستادا پێ دوایە دەبێت لەو جۆرە خطابانە دوور بکەوێتەوە کورد باشترین حل ئەوەیە ناڵم دەستگری بە کڵاوکی خۆی و بانی با بەڵام دەستگرتن بە کڵاوکی خۆشیەوە ئەو پەڕی ینی زۆر مهمە لەم کاتێکە وڵاتانی گەوری جیهان کڵاوەکانیان بە ئەیبا. من پێم وایە باسی ڕووداوەکان لە لەحزەی معەنە بکەن لە ئێستایا بکەن بابەتی عادەتەن حکوومەتەکان دوو نوع پلانیان هەیە پلانی ئاشکران هەیە پلانی نهێنیان هەیە بێمە ڕەخنەکەەوە بێک ئێمە پلانی نهێنیمان نەبووە بابەتی ڕیفراندۆم پرسیارە دروستەکە بۆ ئێستا ئەوەیە کە ئێمە توانین جارێکتر مەلەفی ڕیفراندۆم وەکو کارتی سیاسی بەکاربێنینەوە ئەمە پرسیارە دروستەکەی لەسەر ئەو مەلەفە لە کاتی تێکچوونی هەر نوع خەیران هەر بارودۆخێکی نەخوازراو لە عێراق هەر بارودۆخێکە عێراق بەرەوە ئەوە بەرێکە هەرس بێن ئێمە ئەم کارتە توانین جارێکتر بەکاری بێنینەوە لەبەرەوەی ئەم کارتە
لە خەڵکی کوردستان زۆرینەی خەڵکی کوردستان ئیشی لەسەرەوە کردووە وەکرێ ئەم وەرەخە وەکو وەرەخەیەکی سیاسی بجوڵێتەوە ئەمە مۆزوعێکترە بەڵام پێم وایە پلانە نهێنیەکەی ئێمە لەسەر حەوزەی مەناتیقی ئەوەی کە پێڵە متەنازع و بە ئەوەی کە بە کوردی خۆمان قسە بکەین ناوچە کوردستانیە داگیر کراوەکان یعنی بە دەخ بڵین ئێمە حەقا خیادەی کوردی بیل لەوە بکاتەوە جیاواز هەموو اختلافاتمان لەسەر وردەکاری و دیتێڵی بێمەعنا یعنی کە ئیسێ بەشێ بوو لە ڕابردووی من پێم وایە لە ئۆکتۆبەری تازەوە لە عێراقا ئەمە حەقا و شتانە بەجێ بێڵین ینی سەکەوتونەتە دۆخێکی سیاسی تازە حەقا پلانێکە بێت لە هەموو حاڵەتەکە ئێمە بتوانین کورد توانای ئەوە هەیە جارێکتر بتوانێت دەست بگرێتەوە بەسەرەوە مەنتیقانەی کە لە دەستی داوە من پێم وایە ئەگەرێکی دوور نییە لە هەموو حاڵەتێکە بە کورد خۆی بۆ ئەو بابەتە ئامادە بکات بەڵام سیاست دەوڵەکە ئەمە بەکێکرێ بڵێ با من عرض بکەم ئەمە بەکێکرێ ئێمە بە دەوڵەتی بەهێزەکرێ ئێمە لەبەردەم مۆزوعەکان زۆر تێکەڵ نەبێ عێراقی ئێستا پێشەوەی ئەم کێشە و قەیرانانەی نێوان ئەمریکا و ئێران ئاوا چڕ بێتەوە بێتە ساڕۆک موشک بارانکردن یەکتر لە عێراق قەزەیەکی تر هەبوو قەزیەکە باز لەسەر دەوڵەت بوو لەسەر سیادی دەوڵەت بوو لەسەر نوعی کیانی سیاسی بوو لە عێراقا لەسەر بێزاری خەڵک بوو لە ئەحزاب و تەیاراتی سیاسی لەسەر فۆکۆسی خەڵکی عێراق شعبی عێراقی لەسەر گەڕانەوە بۆ خود بوو گەڕانەوە حتا لادانی ئەم سیستەمە لە سیاست بوو ئێمە بەرامبەر دوو نوع لە مۆدێری دەوڵەت لە عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە سایونەتەوە ئەم مۆدێلە لە حکوومەتکردن و حکومڕانیکردن لە عێراقا نمونەی حکوومەتی دەوڵەتی شکست خواردووە نمونەی حکوومەتی خوڵە دیپ ستیتی پێڵێن یعنی حکوومەتە خوڵەکان بە زەحمەت کە دیموقراتێتیانە عریقا نظامی انتخابیتیانە عریقا نظامی اقتصادیتیانە ڕێگۆڕیشە هەیە ئەوەی کە ئێمە لە سەر ئاسی کوردستانیش و لە عێراق شای بینین بەداخەوە ئاین لەسەر هەردوو ئاسەکەی بینین نمونەی دەوڵەتی شکست خواردووە ئێمە بینین ئەم دەوڵەتانە ناتوان بڕیاری بەهێز بدەن ناتوان بڕیاری بەهێز بدەن بۆ لەبەرەوەی مەبادی سیستەمی دیموقراتی بە شێوەیەکی باش لە ناو مؤسساتە جێگیری هەر دیموکراسی بەکارکردایەتی سیاسی کورد بە تایبەتی لە قۆناغی داهاتوو لەانی کەم تا ڕەنگە 10 ساڵی داهاتوو سەرکێشینەکە ئەمەیە مەسەلەکە کە دەوڵەتی گەورەی لە نمونەی تورکیان ینی خسۆتە نێو جێژاوەکەوە لە مەسەلەی سووریا ئەمریکا دژی تورکیا بوو رووسیا پشتیوانیە کرد بەڵام لە مەسەلەی لیبیا ئەمریکا تورکیا ئەنێرێ بۆ لیبیا رووسیا دژی ئەوەستێتەوە یعنی گەمەکان ئەوە نەقورسن بە دەوڵەتیشی خاوەن مێژوی ئیمپراتۆریەتی و تورکیا بگلێت و بکەوێتە پاخلەکەەوە کورد نابێ سەرکێشی ئێمە لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەر چ ئۆکتۆبەر گیرانی کەرکووک چ ئەوەی ئۆکتۆبەری بەغداد هەردوو ئۆکتۆبەر استراتیژی کوردی استراتیژێکی خەفەیە ینی خەفە کراوە چ لە ڕووی اقتصادی چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی زۆنی جوگرافی هەرسێ لە هەرسێ بوارەکە سیاسەتی کوردی تەحەدێکی زۆر خەفە کراوە ئەمە پەیوەندی بۆ نییە پیادی سیاسی بیل لە چێکاتەوە بیل لە چی ناکاتەوە ئێمە مەسلەی نەوت کە وەکو برای بەڕێزم کاک ئەنوەر باسی کرد ئەم مەلەفە هەورازن و شێوی زۆری بەخۆی بینیم بەڵام لە کۆتاییە هەندێکجار نوتی ئێمە تێکەڵ بە نوتی داعش بۆ فرۆشراوە هەندێکجار نوتی ئێمە تێکەڵ بە نوتی عراق کراوە فرۆشیاوە هەندێکجار نوتی ئێمە تاریب کراوە براوە ڕۆشتووە ئەم نەوتە وەکو ئیسtismاری اقتصادی لە پاڵش ئیسtismاری سیاسی باشی لێ نەکراوە ئەمە پاشان ئێستێمە زەختێکی زۆرمان لەسەر لە حکوومەتی عراقیە و کۆمپانیەکانمان قەرزدارن پارێکی زۆر قەرزدار یعنی لەو مەلەفەیە ئێمە شکستمان هانی بە معنای کەلیمە لە ڕووی عمقی ئستراتیژی و جوگرافیمانەوە بەرامبەر بە تەوەسڵ پێکردنی هەرێمی کوردستان ئێمە بەشێکی زۆری ناوچەکانی خۆمانمان لەدەستاوە ئەم کاریگەریەکی ئێجگا سلبی لەسەر سیاسەتی کوردی و لەسەر استراتیژی کوردی ئەنی هەرێمەکەی پشوو کردەوە سێمین وەکو سیاسەتی منتیقەیمان وەکو سیاسەتی منتیقەیمان چ لەگەڵ تورکیا چ لەگەڵ ئێران چ لەگەڵ عێراقا ئەم پەیوەندیانە حەق بۆ ئێمە پەیوەندیەکان دابەش بکەین لەگەڵ ئەو بەشە لە پەیوەندیەکان کە سیادین ئەو بەشە لە پەیوەندیەکان کە لۆکاڵن ینی ئێمە هەندێکجار تێکەڵمان کردوانی پەیوەندی سیادیەکانمان تێکەڵ کردووە من مافی ئەوم نییە دانیشم چم لەگەڵ ئێران یا لەگەڵ تورکیا پەیوەندی سیادی بەستم وەکو دەوڵەت لەگەڵی ببەستم تەمان حساسەتی هێزی عێراقیەکان دروزەکە و لە دوا ڕیفراندۆمیشەوە استراتیژی کورد لە کوردستانی عێراقا گەڕانەوە بوو بۆ دەوڵەتی عێراق ئەم ئستراتیژە تا ئێستاکرد ئیشی پێکرێ تا ئێستاکەش بەڵام لە کاتێکە ئەم قەیرانەکە لە بەغدا دروست بوو و ئەو قەرارە یەکلایەنانەی کە هێزە شیعەکان لە بەغدادایان ئەمە کاریگەریەکی سلبی دروست کرد ئەمە دوو ڕێی لەسەر ئەم بۆچوونەیە ڕێیەکیانەوەیە کە
کورد لە بەغدا وەرەقە سیاسەکانی خۆمان دۆڕان بۆی کە نەمانتوانی مشارەکەی پەرلەمانی عێراق بکەین لەو بڕیارە قاتعی کە دایان ڕێی دووەمەوەیە کە نەخێر کورد ئیشێکی باشی کرد کە نەچوە ئەو گەمە سیاسیە ئەو گەمەیە کە لە ڕاستیا ڕێی پەرلەمانی عێراق نەبوو ڕێی میلیشیاکان بوو کورد ناتوانە معاملە لەگەڵ میلیشیاتی عێراقی بکە ئێمە ئەبێ تعاملمان لەگەڵ دەوڵەتی عێراق و لەگەڵ پەرلەمانی عێراق بکرێ بەڵام پەرلەمانی عێراقی سێ لە ژێر هەیمەنەی میلیشیای عێراقیە ئەم دۆخێکە کە بەڕاستی جێگەی هەڵوێسە کردم پێم وایە تا ئێستاکە بە شێوەیەکی گشتێکە قسە بکەین هەرێمی کوردستان تا حدێک توانین وێستیان بەڵانسە پارێزێ ئێمە ناتوانین پشت بکەین هاوپەیمانەکانی خۆمان کە ئەمریکا وڵاتە گەورەکانە ناتوانین پشت بکەین ئەمە بەشێ لە هێزی پێشمەرگەی کوردستان ئەوان معاشەکەی دەن بەشێ لە تەشیز و تەدی پێگرنیان ئەوانەی کە ئێمە بەڕاستی ناتوانین استغنا لەو بابەتە بکەین بەشێ لە خاکیش ئەوانەی پارێزین و لە هەمان کاتا ناشتوانین بین بە تەرەف لە شەڕی ئێران و لە شەڕی ئەوەیە ئەگەڕێمەوە بۆ سێ فاکتە ئەسڵیەکە یانێ بێ ئەو تەوازناتە تا حدێک کە دەمتوانین ڕای بگرێت زۆر باش ئێمە لە چوارچەوەی دەوڵەتی عێراقدان کاک ئەنوەر حسێن دەڵێن یان لە پێشێکی بەرنامەکە شاوتم ناکرێت لە بڕیارە سیادەکان لە عێراق جابینەوە بەڵام ئێستا کاک بارامیش ئاماژەی پێکرد کە گرنگە کورد ڕێگەیەکی سیاسی جیاواز لە پێکاتەکانی تری عێراق بدۆزێتەوە ئەمە کوردی پێ بناسێتەوە بۆ ئەوەی هاوسەنگی ڕابگرێ یعنی ئێمە لەسەر تەکلیفی هاوپەیمانان هێزی پێشمەرگەی ئێمە ڕۆشتە سووریا لە باکووری سووریا شەڕی کردوە لە ڕۆژاوە دژی داعش بەڵام ئەمە ئەو هێزە بوو کە متتەفقون عەلەی هەموو وڵاتانی دنیا متتەفق بوون لەسەری کە ئەمانە دژایەتی بکرێن بەڵام بینیمانە حەشتی شعبی لە عێراقەوە ڕۆشتووە هەر بە هەمان شێوە بۆ سووریا لەگەڵ هێزێک شەڕی کردووە کە هێزەکە بە مانای کەلیمە نەچۆتە چوارچەوەی داعشەوە بەڵکو ئەمانە بۆ شەڕی باوڵین مەزهبی براون کورد دەتوانێت لە شەڕێکی تری لەم ناوچێدا ئەگەر تەکلیفیشی لێ بکرێ دەتوانێت ڕێگای سێهەم بۆ خۆی بدۆزێتەوە یعنی نە لەگەڵ ئەم لام و نە لەگەڵ ئەو لام بە شێوازی شێڕێک و پێک دەتوانێت باڵانس ڕاگرێت لە ڕاستیە ئەوەی کە کاکبارانی جواسکرەوەی کە جەنابیشی دێڵی ئێمە لە عێراق ڕاستە محکومین بەوەی ئێمە لەگەڵەوە بووین ئێمە خۆ ئێمە هەموو بەشێکی زۆری دنیا و تەنانە لە دوای 2023 مەسە محمەد قەزافی وتی یەکێ لە ئیشتیباکانی ئەوە بوو کە ئێوە تانتوانی دەوڵەت دروستکەن چنەوە یەک 2023 ئێمە خۆمان هاتین مەسەلەن خۆمان کرد بە بەشێک لە پرۆسی سیاسی بنیادنانەوەی عێراق وتمان هەلومەرجێکی تازە دوای 90 ساڵ حکمی کەمینەی سنی و بەس ئەتوانین ڕۆڵمان هەبێت لە دروستکردنەوەی عێراق هەنگاویشمانە مەسەلەن چ جەنابی مام جەلال و چ پارتی دیموکراتی کوردستان و چ هێزەکانی تر و ولا چ لە ئەنجومەنی حکوم ئێمە ڕۆڵێکی ئیجابیمان بوو و داوای نەپارچە پارچەکردنی عێراقمان کرد و داوای حکومێکی دیموکراسی تازەی وەگیە کە ئەوەی کە جەنابی دێڵێ بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لە بەرچاو بگرێت ئەوە بۆ مدەتێک ڕۆشت بەڵام لەگەڵ پاشەکشەی هێزەکانی ئەمریکا و لەگەڵ دەخالەتی زۆرتری تورکیا و کۆماری ئیسلامی ئێران لە عێراق هەتا ئەهات کوردیان پەراوێزە کرد و هەتا هات فشاری زۆرتری ئەخەنە سەر و هەتا هات مەسەلەن هەوڵیانەدا پەراوێزی بخەن و تەنانەت ئەو پرەنسیپەی کە لە 2023 مە لە سەیر ڕێکەوتین عێراق ئەبێ بە تەوافق بێ نەک بە ئەکسەریەت و ئەقەلیەت چووکە لە ئێستاە شیعە ئەکسەریەتەوە لە هەر بڕیارێکە ئەتوانێت سونیەکان و کوردەکان بە شکلێک ئاراسەکە بەداخەوە ئەوان مەسەلەن پابەند نەبوون بۆ پرەنسیپەوە لە زۆر شتاکە پێیان وە بە قازانجی خۆیان بوو حسابی ئەکسەریەتیان نەکرد لەگەڵ کورد و سونە و بۆ خۆشتان بینتان چیان ئەو جاویستم ئەو قسێ بکەم مەسەلەن ئەوەی کە کورد مەسەلەی زۆرینەوەکردنی لە عێراقا پێت باشە ئەوەی کاک باران بەدوو ئەگەر هێنایەوە پێت باشە لەو بڕیارانەی کە کورد نایەوە تی بچێ بایکۆتی دانیشتەکانی پەرلەمانیا حکوومەت یا بایکۆتی برارە سیاسەکان بکە یان نەخێر بچێتە نێو پرۆسەکەەوە بەڵام بابی دۆڕێنێ لە ڕاستیە قسەکەوەیە کە مەسەن لە چەند ساڵەیە توانین بڵێن هەندێک مۆزوعی گرنگ هاتوتە پێشەوە چ ئەو مۆزوعی ڕفراندۆم و ئەم مۆزوعی شەڕی تازەی نێوان تاران و واشنگتۆن مەسەن لەوەی تاران و واشنگتۆن کاک بەهێز
ینی ڕەنگە سنیەکانیش بەقەدەر کورد ساغ نەبوونەوە کە وتیان نەچوونە ناو دەنگدانەوە وتیان ئێمە بەشێک نین لەوە ئەوەی کە پێشەوەش باسمان کرێت ئەوەی کە توش باسکەیە لەو ساروخانەیە نێردێ بۆ هەولێر ئەوە مەسجێکە کاتوە مادام لەگەڵمان نین و مەسەن کۆماری ئیسلامی ئێرانی ژەبێت درکی هەلومەرجی ئێمە بکە مەسەن خۆ ناکرێمە ئەمریکا و ناتۆ 12 دەوڵەت کە لە هەرێمی کوردستان و لە منتەقەکەیان و پارێزگاریان لە ئێمە کرد و دەوڵەتی زلهێزی گەورن ئێمە مەسەلەن ببین بە دوژمنی ئەوانیش و من پێم وایە ئەگە مەسەلەن ئێمە تێیدی ئێرانیشمان کرد ئەمریکا ساروخی تێ ناگرینە بێ مەسەلەن ئەوانیش ئەو هەلومەرجون هینە ئێمە لەبەر چاو بگرن نەگەوەی ئەویان پیان وا بێ چیان بوێت چیان پێخۆش بێ ئێمە جێبەجێکین و ناشیکین و نابێ هەرێمی کوردستان حکومەت هەرێمی کوردستان ئەوە بکە ئەوەی جەنابێت بە نەزەری من ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد خطابەکەی موحد بێ باشتر لەو قەیرانە نەدێتە دەرەوە مەسەلەن تۆ دیقەت بە لە پرسی سەر و کۆمارە مەسەلەن سەرکردایەتی سیاسی کورد موحد نەبوو و تەنانەت هێزی دەرەشی دەخاڵەتیانە کرد بۆی فلان کاندید دەرچێ بەڵام لە واقعدا لەبەرەوەی حەقی مەشروعی مەسەلەن ئەم کاندیدەی ئێمە بوو بە نەتیجە سەرکەوت قسەکەوەیە کە ئێمە چۆنە بێ مەسەلەن لە پرسی سەر و کۆمارە کە حەقی مەشروعی مەسەلەن هێزێکی سیاسی وەکی شێتی نیشتیمانی کوردستانە گرفتی بۆ دروست کرێ بۆچیە بێ مەسەلەن ئێران و ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا بێن حەلی ئەم مۆزوع بکەن مەسەلەن کە تۆ جێگری سەرۆکی پەرلەمان وەرگتۆ لایەکتر لە مەبەستمەوە ەگە خطابەکە یەکگرتوو بێ باوەڕ کە چێت ئێران و چ تورکیا و چ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش بە نەزەری ئەتیبار سەیرەکەن و حکوومەتی عێراقیش ناتوانێت ئەو فشارانە زۆر بکە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە کاک بەرامەجی خان دەڵێن لە ڕابردوودا بەهۆی ئەوەی کە دوو جۆر گوتاری سیاسیان نوێنەرایەتی و نمایندەی سیاسی هەبووە لە هەرێمی کوردستاندا تەوازن بەمە ڕاگیراوە باڵانس بەمە ڕاگیراوە ئەمە درێژەی پێ بدرێت لە هەرێمی کوردستاندا باشە یان ئەوەی کە کاگەنوەر پێشنیازی دەکا یەک گوتاری یەکگرتووی کوردستانی هەبێ کەوتی ڕەشە و کەوتی سپیسپێ بە دڵنیاییەوە بەشی دووەمیان بە دڵنیاییەوە دوو گوتاری سیاسی بە تایبەتی بۆ ئێستا بۆ زروفی ئێستا ئەمە خۆناغەمان بەجێڵان پێش باسمان کرد بە دڵنیاییەوە هەموو پەیوەندێک لەگە وڵاتانی دەوروبەر بە تایبەتی پەیوەندی ئەقلیمەکانمانە بێ منەظەمتر موسەساتی تر حکوومەتی هەرێم بە شێوەی ڕسمی بیکات ئەحزاب لە هەموو دنیا مافی خۆیانە هەن نوعی لە پەیوەندی خۆیان هەبێ لەگەڵ ئەحزابی سیاسی تر لەگەڵ دەوڵەتە نەخێر بەڵام واقعەکە لە کوردستانە واقعە تا حدێکی زۆر کە سندوو هێزی سەرەکی لە کوردستان هەبووە پارتی بۆ یەکێتی بووە هەردوو لایەن نوێنەرایەتی خۆیان هەبووە ئەوەی خۆیان هەبووە بەڵامی سێ مەسە بارودۆخەکە گۆڕاوە مە قەناعەتی خۆم لە دوام قەیرانانەی ئەخیر هەموو هێزە سیاسەکان لە عێراقا هەموو وڵاتانی ناوچەکە نسبەی لە سەدمەی سیاسیان بەرکەوتوانی خەسارەتی سیاسیان هەبووە ئێمە ژۆ هەرێمی کوردستان نوعی لە خەسارەی سیاسیمان هەبوو لەم بابەتەیە خەسارەتێکمان لە عێراقا نوعی خەسارەتمەند بوون پەیوەندی ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە وەکو هەرێمی کوردستان بازەکەم بە هەموو پارتولایەنە سیاسەکانەوە جۆرێک لە متمانە جۆرێک لە دڵنیایی جۆرێک لە پەیوەندی بازرگانی جۆرێک لە پشتیوانی ئێران بە قەزای کوردی جۆرێک لە پاراستنی هەرێمی کوردستان بە مقابل و خەدەماتانێک کە هەرێمی کوردستان مامەڵەکی کوردستان ئەمەش نوعی لە سەدمەی بەرکەوتووە لەوە چ ئێرانەکانی گلەیە زمنیان لە هەرێمی کوردستان هەبوو بەڵام قسەکەی کاگەنۆر زۆر تەواوە ئەگەر ئێمە ینی لایەنی ئێرانیشمان بگرتایە بە شێوەیەکی ڕسمی و بە ئەعلانیش ئەمریکیان ساڕۆکیان تێ ناگرێت ئەویشە مۆزوعەکە بەڵام ئێمە پێویستە معالەجی ئەم شتانە بکەین ئەمە دۆخی کاتۆتە پێشەوە بە تایبەتی ئەو دڵنیاییە درایە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوێنەوە تا ئەمڕۆکە کە سێبەری ڕەشی ئەو شەڕە لەسەر مەنتیقەکە دوور کەوتوتەوە تەمە لە دۆخی شەڕە تەوازونات تێگەچێ معادلات تێگەچێ هەموو شت نائاساییە حتا دۆخی سیاسی و ئەمنی نائاساییە بێتەوە بەڵام دۆخەکە بگەڕێتەوە دۆخی جارانی خۆی هەم پەیوەندی کورد لەگەڵ بەخا پێویستی بە نوعی لە معالەجەیە لەبەر لە عێراقا یاسایە تێپەڕێم یاسایە زۆرینەی سیاسی لە عێراق نەیکردووە ینی مکەونێک کردوێتی ئەمە پێویستە بەڕاستی سەرۆگۆزیرانیش باسی کرد کە ئەمە پێویستە پێ ئەبێ کورد و سنەیش مشارێک بن لە هەر نوع یەک لەو نوع بڕیارانەمە بڕیاری زۆر سیادی ناکرێن نەکرێت ئەبێ شتێکە من بۆیە بەنامەکەمان بەرەو کۆتایی ڕۆبووی قسەکان زۆر چڕکەینەوە ئێران دەیەوێت کورد لە سەنگەری ئەو دابێ ئەمریکا و هاوپەیمانەکانی دایانەوێت کورد لە سەنگەری ئەوان دابن ینی 100% شیعەکان لە عێراق دایانەوێت بە بڕیاری زۆرینەی خۆیان کوردیشتیە و بگلن لە کردنە دەرەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان تورکیا دەیەوێت کوردی لە سەنگەری ئەو دابێت نەوتەکەی هەموو لە ڕێگەی ئەوە بەرێتە دەرەوە ینی هەمووی دەیەوێت کورد بەشێک بێ لەو
چکە هەم ئەرزی بەدەستەوەی هەم خەڵکیشی بەدەستەوەی بەڵام کورد چۆن بکە وەکو مەسەلە کوردەکە هەیە لە کوڕی سێو لە باخەڵکی سێوێک بخاتە باخەڵیان یان هەر سێو تەوزیعنەکە بڵێ سێوم پێ نییە چۆن وا بکە سیاسەتێکی هاوسەنگ لە ناوچەکە و لە جیهاندا پیادە بکە و بە کورتی ئێمە هەرێمی کوردستانین تا حدێ قوتێکی خۆمان هەیە قوتی اقتصادیمان هەیە قوتی حکومڕانی خۆمان هەیە حتا بۆ ماوەیەکیژ عێراقدا بڕێ نەتوانین ئێمە تا حدێکی زۆر خۆمان بەڕێوە بەرین بەڵام بە قەنەعاتی من ئێمە مستەقبەلی سیاسی قەوزەی کوردی ئەبێ چارەسەری هەموو کێشەکانی خۆی لە بەغداوە بکە نە لە تارانەکرێت لە نە ئەنقەرەکرێت نە لەگەڵ هاوپەیمانانەکرێت ململانە و سیراعە کە ئێران تورکیا عێراق ئەمریکا کەیانەیە کورد لەگەڵیان بێ لە ڕاستیە لەکوێ لەگەڵیان بین لەو ململانی سیاسیکە لە پەرلەمانی عێراق و لە سیستەمی سیاسی عێراقاکرێ کورد ئەجنداکانی خواستەکانی لە دەوڵەتی عێراقا دیارە لەوە کەمتر مەحرومە بێ لە هەموو شتێک و بێ سیاسەکانی کورد ڕەچاوی بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستان بکەن ئەوەی بەرژەوەندی خەڵکی کوردستانی تایە بەبێ دوودڵی ئەوە جێبەجێ بکرێت. زۆر باش کاکە ئەنوەر حسێن سیاسەتی هاوسەنگی کوردستان لە هاوچەشە ئیقلیمی و جیهانێکانە لە ڕاستە ئێمە ڕەنگە باشترین ئەناسر بین لەم منطقەیە چ بۆ عێراق وەکو پرسی دیموکراسی مەسەلەن بەهێزترین پرسە لە منطقەکە ئێمە دەستمان پێوەگوتۆ بە کەم و کوردیەکانیشەوە و مەسەلەن دەخلی فەر و مەسەلەن بێکێشە بوون تۆ دیقەت بە مەسەلەن تورکیا لەو وڵاتانی کە سنووریان هەیە لەگەڵی قوبوسە یۆنانە بولگاریای سووریا لەگەڵ یەک وڵات دۆز نییە باشترین دۆستی لە منطقەیە ئێمەین لەگەڵ ئەوەش ئەو پێی وایە بێ ئێمە شەڕی پاکەی بۆ بکەین کە مەسەلەن ئێمە مححکومین بەوەی کە ئێمە کوردین هە لە کوردی عێراق و کوردی تورکیا ئێمە نابێ ئێمە ناتوانین بەشێک بین لەم داواکاری تورکیا ئێمە لێرە گرفتێکشمانەوە کە ڕێکوتنێکی 50 ساڵی مامۆر کردو لەگەڵ تورکیا ئەو ڕێکوتنە شەفاف نییە مەسەلەن لە خزمەتی پرۆسەکەی ئێمە نییە وەتەنان نیگارانی مەسەلەن وڵاتێک دوکانی ئەمریکاشی لەسەر مەسەلەن ئێران دیقەت بە لە وڵاتانی سنووری خۆی لەگەڵ یەک وڵات دۆز نییە ئێمە تا ئێستا بەس بچووکترین مەترسیمان لەسەر سنوورەکانی ئەو دروست نەکردو وە ڕێعاتی زۆریشمان کردووە قسەکەەوەی کە ئێمە بەڕاستی هاوسەنگی ئەو وڵاتانە زلێزانەمان ڕاگرتووە و احترامی سیادە و سەروەریمان ڕاگرتووە ئێمە بەڵام بەشێک نین لە ئەجێنداکەی ئەوان ئێمە بەشێک نین لەو هەموو کێشە و گرفتی ئەوان بە دوایان هەیە ئەوان کێشەی ئیتنیان هەیە کێشەی مەسەبیان هەیە کێشەی سنووریان هەیە کێشەی مەسەلەن خۆ کێشەی تاران و واشنگتن ئێمە دروستمان نکردو تا بە بەشێشین لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێرانەوە لە ساڵی 1970ەوە ئەو کێشە هەیە خۆ کێشەی تورکیا و لیبیا ئێمە دروستمان نکردو تا ئێمە بەشێک بین لە کێشەکە ئەم وڵاتانە هەردووچیان لە بەرەوەی دو ئیمپراتۆریەتی گەورە بوون خەون بەوە بینن کە هەموو خواستەکانی خۆیان هەژمونی خۆیان لە منطقە جێبەجێکەن بەبێ ئەوی ڕەچاوی بارودۆخی گەلانی وەکو گەلی کوردکەن بەڵام قسەکە ئەوەیە ئەگەر ئێمە ئێران و تورکیا ئەوەی کە چۆنا بدێڵی ڕایگرن و احترامی سیادە و سەروەری هەرێمی کوردستان بکەن و ئەوە لەبەر چاو بگرن کە ئەمە پێکهاتەیەکی مححکومین لەسەر ئەم زەویە دروست بووین لەسەر خاکی خۆمانە احتراممان بگرن و بتوانن لەگەڵ ئێمە دۆز بن ئێمە بەترسی نابین بەڵامە بێ ئەوان بزانن ئەمڕۆ یا سبەی بەو هەڕەشە و بەو مەترسیانەی ئەوان و بەوەی کە ئێمە دوژمن و نەیاری ئەوان ئێمە خاکی ئەوانە بێن و چیزی ئەمڕۆ یا سبەی هەرێمی کوردستان و کورد لە منطقەی بێ بە دەوڵەت من نازانم کەیە بەڵام ئێمە مححکومین بەوەی کە دەوڵەتێکمان هەبێ لە داهاتووە زۆر باشە سوپاس بۆ ئێوە ئێستا دەبێ هەرێمی کوردستان بیر لە داڕشتنی سیاسەتی هاوسەنگ بکاتەوە لە هاوچێشە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان لە بەرەوەی ئەوە گوتمان هاوچێشەکان زۆر بە یەکدا چوون هاوسەنگی و لارسەنگی زۆری تێدای کورد دەبێ ژیرانە مامەڵە بکە ئەگەرنا ڕەنگە تێوە بگلێ وەکە تێوەشگلا ڕەنگە بە تەواوەتی بگلێ سوپاس بۆ میوانە بەڕێزەکانم باران مەجید خان توێژەر هەروەها ئەنوەر حسێن نووسەر و ڕۆژنامە نووس تا هەفتەی داهاتوو پرسێکی تری بەهێز شاد و کامەران بن.